خوا بەڕەحمە، خوا کەریمە، خوا غەفور و ڕەحیمە، خوا لێمان خۆش دەبێت. بەوە دڵی خۆیانیان دایەوە. طبعا ئەمە فێڵی شەیطانە، وەسوسەی شەیطانە، تەلبیسی ئیبلیسە. ئەمە تەوبە نییە. تۆ بڵێ خوا بەڕەحمە و ڕەحمی خوا شمولی من دەکات، نە، ئەمە جیاوازە. کاتێک تۆ دڵت بە ڕەحمی خوا خۆش بێ کە پەشیمان بیتەوە لە تاوان و داوای لێ خۆشبوون بکەی لە خوای پەروەردگار. ئەگەر ئاوا بیت لەو تاوانەی کە کردوتە دەستی لێ هەڵگری، لێی پەشیمان بیتەوە و بگەڕیتەوە لای خوای پەروەردگار، ئێستا لەم حاڵەتەدا هەرچەندە تاوانیشت کرد بێ لە ڕابردوودا، بۆ تێ بڵێ سەیغفەڕ لەنا، خوای گەورە وعدی داوە و لە گوناهمان خۆش دەوێت، بۆ تێوا بڵیت ئاساییە. بەڵێ خوای گەورە غەفور ڕەحیمە. بەڵام تۆ بەردەوام بی لەسەر گوناه و تاوان و بەردەوام بی لە خراپە، بەڵام چییە؟ من ئومێدم بە ڕەحمی خوا زۆرە، خوا بە ڕەحمە و لێمان خۆشە بێت. نا، ئەوە ئومنیەی شەیطانە، ئەوە خەڵەتاندنی ئیبلیسە دەتخەڵەتێنێت، وریابە. بۆیە تەماشا دەکەین بەڵگە لەسەر ئەوەی ئەوان تەوبەیان نەدەکرد و دەستیان لە تاوانەکەیان هەڵ نەدەگرت. وإن يأتهم عرض مثله يأخذوه. ئەگەر جارێکی تریش دوای ئەوەی کە دەیانگوت خوا لێمان خۆش دەبێ، ئەگەر دیسان جارێکی تر هەمان تاوانیان بۆ هەڵکەوێتەوە و هەمان حرامیان بێتەوە بەردەست و بەرتیلیان بدرێتێ و سویان پێ بدرێ، یەخودوو، دیسان وەری دەگرنەوە، دیسان وەری دەگرنەوە. ئێوە جاری یەکەم وتتان ئێمە خوای گەورە لێمان خۆش دەبێت، ئەو تاوانانەمان کرد، سومان خوارد، بەرتیلمان خوارد، ماڵی خەڵکمان بەناحەق خوارد، بەنابەخوا حراممان حەڵال کرد، حەڵالمان حرام کرد. باش، بۆ بەڵام دەستان هەڵ نەگردێەوە. ئەوە دیسان دوای ئەوەش، دوای ئەو اعترافی پێشوو، ئێستا ئەگەر بێت و وإن يأتهم عرض مثله، یعنی حاڵی ئەوان وابوو لەلایەکەوە بە ئومێدی لێخۆشبوونی خوا بوون، لەلایەک تریشەوە مصر و بەردەوام بوون لەسەر تاوان. و لە تەوراتیشدا نەهاتووە کە خوای گەورە وعدی و بەڵێنی لێخۆشبوونی دابێت بە کەسێک کە مصر بێ، بەردەوام بێ لەسەر تاوان و سوور بێ لەسەری. شتیوان نەهاتووە، نە لە تەوراتدا نە لە قورئاندا. تۆ مصر بی لەسەر تاوان و بژڵێ خوا لێم خۆش دەبێت. ئەخر تەوبە یەکێ لە مەرجەکانی تەوبە بریتیە لە الإقلاع عن الذنب، دەست هەڵگرتن لە تاوان و پەشیمان بوون لە کردنی و عەزمت جەزم بێ لەسەر دووبارە نەکردنەوەی، اینجا داوای لێ خۆشبوون لە خوا بکەی. ئەمما تۆ عەزمت جەزمە لەسەر دووبارەکردنەوەی و بەردەوامیشی لە کردنی و هەر ڕۆژێکیش بۆت هەڵکەوێت دیسان بیکەیتەوە، بڵێ وەڵام من تەوبەم کردێمە درۆیە، تەوبە نییە. بۆیە نە لە تەوراتدا نە لە هیچ کتێبێکی ئاسمانیدا نەهاتووە خوای گەورە وعدی دابێت بە لێخۆشبوون بۆ ئەو کەسانەی کە مصر و بەردەوام و سوورن لەسەر تاوان. بۆی بەڕێزەکانم پێویستە مسلمان بزانێت تەوبە یعنی چی. تەوبە یعنی دەست هەڵگرە براکەم، دڵت خۆش بێ بۆی کە خوا لە هەموو گوناهێک خۆش دەبێت. بەڵام وریابە کاتێک کە تۆ دەست هەڵگری لە تاوانەکە